بزوتنەوەی ژنانی ئێران مۆتەکەی کۆماری ئیسلامی. ئەحمەدی وەحیدی وەزیری ناوخۆ لە کۆبوونەوەی سەرتاسەری بەڕێوەبەرانی گشتی کاروباری ژنان و بنەماڵەی ئوستاندارەکانی سەرتاسەری ئێران ڕاشکاوانە وتوویەتی کە ئێمە پێویستە دەرفەت و هەڕەشەکان لەلایەن ژنانەوە بناسین. ئەگەر ئینقلاب زەربە ببینێت هۆکارەکەی ژنان و ئەگەریش سەرکەوتوو بێت دیسان بۆ ژنان دەگەڕێتەوە. ناسینی دەرفەت و هەڕەشەکان لە بواری ژناندا یەکجار گرنگە و کارکردی دوژمن لەسەر بیر و ئەندیشە و دەروون و ئەخلاق و کردەوەی ژنان زۆر گرنگە. ناوبراو لەو پەیوەندێدا خوازیاری پێکاتنی تۆڕێک لە ژنانی هاوبیر لەگەڵ کۆماری ئیسلامی بوو و دەڵێت پێویستە تۆڕێکی باش و جێگای متمانە لە ژنانی هاوبیر پێک بێت. نیگەرانی واقعی وەزیری ناوخۆ لە خۆرانیە. لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا و لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ژنانی ئێران لەلایەکەوە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ڕژیم و لەلایەکی دیکەشەوە ستوونی سەرەکی خۆراگری و خەبات دژ بە کۆنەپەرستی ئیسلامی بوون. هەڵوەشاندنەوەی یاسای مەدەنی بنەماڵە و دانانی یاسای ئیسلامی فقی شیعە لە جیاتی کە ژنان کەم عەقڵ و دابڕا و لە هەموو بوارە کۆمەڵایەتەکاندا بە نیوەی پیاو دەزانێت تەمەنی هاوسەرگیری بۆ 9 تا 13 ساڵ هێناوەتە خوارێ. یاساییکردنی بربەستی جددی کۆمەڵایەتی، سیاسی، پیشەیی و خوێندن و هیتر لە ئاکامەکانی پێکهاتنی حکوومەتی ئیسلامی دژ بە ژنان بووە. مەزهەب لە جەوهەر و ناوەرۆکی خۆیدا هەڵاواردنی دژ بە ژنانی فورمولە کردو، هەرکات دەرفەتێکی بۆ هەڵکەوتۆ هەروەک دەسەڵاتی ئیسلامی لە ئێران، تاڵەبان لە ئەفغانستان، داعش لە عێراق و شام کۆیلێتی و بێمافی بێسنووری بەسەر ژناندا سەپاندووە. لە ماوەی یەکسەدەی ڕابردوودا ژنانی ئێران بۆ گەیشتن بە مافە سەرەتایەکانیان خەباتیان کردو و هەنگاو بە هەنگاو بەشێک لە مافە ئینسانی و پێشێلکراوەکانی خۆیان بەدەستێناوە. بەڵام لەگەڵ هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامی لە ساڵی 57ەوە هەموو ئەم دەستکەوتانە لەگەڵ هەڕەشە و مەترسی جددی دەسەڵاتدارانی کۆنەپەرست و دژە ژنی ئیسلامی بەرەوڕوو بوونەوە. لەو کاتەوە کە تاهرە قورعەتولعین لە ساڵی 1227 هەتاوی لە کۆبوونەوەی بەدەشتا حجابی لەسەر خۆی کردەوە و ڕوبەجەمیەتی ژنان و پیاوان وتارێکی پێشکەش کرد، تا دەستپێکی دەسەڵاتی ئیسلامی لە ڕێکەوتی 22 ڕێبەندانی ساڵی 57 هەتاوی و لەوێوە تا ڕێکەوتی 6 بەفرامباری 1396 هەتاوی کە ویدا موحدی لەسەر بەرزایی شەقام ڕووسەرێکەی بەدارێکەوە بەست و تا بە ئەمڕۆ کە وەزیری ناوخۆی ڕژیمی ئیسلامی بەترسەوە باز لە مەترسی بزوتنەوەی ژنان بۆ مانەوەی دەسەڵاتی ڕژیم دەکات، خەبات مقاومەت بە ناڕەزایەتی دش بە بێمافی ژنان درێژەی بووە. لە ئاکامی وا هەڵمەتێکی پڕهەزینە و گیانفدایانەدا بێگومان دەتوانین بڵێین کە ڕژیم سەرڕای بەکارهێنانی هێزی ڕێکخراوی پۆلیسی، گەشتە جۆرا و جۆرەکان، مامورانی بارهاتوو، داسەپاندنی هەموو جوورە وەحشی گەری و کردەوەیەکی دژەمرۆیی لە داسەپاندنی حیجابی ئیجباری بەسەر ژناندا شکستی خواردۆ. ڕژیمی ئیسلامی هەر لە سەرەتای گەیشتن بەدەسەڵات یەکەمین هێرشەکانی خۆی بۆ سەر کرێکارانی بێکار و ژنان دەست پێ کرد. خومینی کە لە بەشداریکردنی بەرینی ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە شۆڕشی 57 ئاگادار بوو، لە 8 مارسی 1979 بەرامبەر لەگەڵ هەفتەی ڕەشەمبەی 1357 هەتاوی فتوایدا کە ژنان لە ئیدارە و وزارەتخانەکاندا پێویستە بە پوشش و حجابی ئیسلامیەوە حوزوریان بێت. ژنانی خەباتکار و یەکسانی خواز توانیان بە 6 ڕۆژ خۆپشاندان و ناڕەزایەتی پاشەکشە بە حکوومەتی نوێ بکەن. لەوێدا بوو کە سەرانی ڕەوتی ئیسلامی بەوە گەیشتن کە بۆ سەقامگیرکردنی دەسەڵاتی ئیسلامی لەگەڵ چە حەریفێکی بەهێز بەرەوڕوون. ژنانی ئێران و کوردستان لە هەموو بوارەکانی کار و ژیاندا دەسەڵاتی ئیسلامی و یاسای کۆنەپەرستانەیان بردۆتە ژێر پرسیارەوە و ئەم خەبات و خۆراگریێ گەویشتۆتە ئاست و بەریناییەک
کە سەرانی ورد و درشتی حکوومەت ژنان بە هۆکاری ناسەقام گیر بوون و بە هەڕەشە دش بمانەوەی دەسەڵاتی ئیسلامی پێناسە دەکەن. وتەکانی وەزیری ناوخۆی ئێران بە ئاشکرا دان پێدانان بە شکست و ترس لە هێزی ژنانە. ژنان هاوڕێ لەگەڵ پیاوانی شەریف و ئازادی خواست ئەم توانا و وزەیان هەیە کە نەتەنیا سیاسەتی یەکجار کۆنەپەرستانەی دەسەڵاتی ئیسلامی بەرەوڕووی شکست و ناکامی بکەنەوە، بەڵکو دەتوانن شان بە شانی پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب ئەم نیزامە دژەژن و دژە ئازادی و بەرابەریە بڕوخێن و سیستمێکی سیاسیدا بمەزرێنن کە بەرابەری کامل و بێ شەرت و مەرج لە هەموو بوارەکانی ژیانی بنەماڵەیی و کۆمەڵایەتیدا بەڕەسمی بناسێت و دابین و زەمانەتی بکات.